پێنج لایەنە سەرەکیەکەی هەرێم لە کۆبنەوەکانیان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم بەردەوامن، بەڵام تا ئێستا لەسەر خاڵە سەرەکیەکان نەگەیشتوونەتە ڕێکەوتن. بەوتەی ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش کە بەشداری کۆبوونەوە پێنج قۆڵەکانی کردووە، گەرلایەنەکان هەر سوور بن لەسەر پرۆژەکانی خۆیان، لایەنی نێودەوڵەتی یەکێکە لەو ڕێگانەی دەتوانن پەنای بۆ بەرن. بەشێک لە لایەنە سیاسیەکانیش ئاماژە بۆ دەکەن پرسی سەرۆکایەتی هەرێم پرسێکی ناوخۆیە و دەبێت لایەنەکان خۆیان ئیرادەی چارەسەریان هەبێت و ناکرێت وڵاتانی تر دەست بخەنە کێشەکانیانەوە. دیارە ئەم بابەتە تەواو کێشەیەکی ناوخۆییە، پێویستە بە ئیرادەی خەڵکی کوردستان، بە ئیرادەی نوێنەرانی خەڵکی کوردستان لە پەرلەمانی کوردستان و لایەنە سیاسیەکانیش کە ئێستا هەمومان باس لە تەوافقەکەین حەل بکرێت. ڕاستە ینی هەژمونی نێودەوڵەتی هەیە لەسەر هەرێمی کوردستانە، بەڵام ئەکرێ ئیتر ئێمە هەنگاو بنین بۆ ئەوەی کە خۆمان خاوەنی کەسایەتی خۆمان و خاوەنی بڕیاری خۆمان بین. لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم لە ماوەی ڕابردوودا دەنگۆی ئەو هەبوو کە وڵاتانی دراوسێ بە تایبەت ئێران و تورکیا لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێم کۆبوونەتەوە، بەڵام وەفدی ئەمریکا لە یەکەم کۆبوونەوەی پێنج قۆڵی بە فەرمی بەشداری کرد. هەندێک لە ئەندامانی پەرلەمانیش ئەو بەشداری ئەمریکایان بە دەستێوەردان لە پرسەکە ناوبرد. بە بڕای ئێمە کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بابەتێکە ڕاستۆخۆ پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە، بۆیە بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ ئەوەدانین ئەم بابەتە لە ڕاستیدا بخرێتە بەردەستی وڵاتانی دەوروبەر یاخود وڵاتانی نێودەوڵەتی بێن چارەسەری ئەم کێشەیەکەن. هەندێک لە وڵاتان کە ناتوان بەسەر ناکۆکیە سیاسیەکانیاندا زاڵ بن، لایەنی نێودەوڵەتی ڕۆڵی کاریگەر دەبینێت لە کێشەکانیاندا. بە تایبەتی لە عێراق لە 12 ساڵی ڕابردوودا ڕۆڵی هێزە بیانیەکان لەوانە ئەمریکا و ئێران ڕۆڵێکی کاریگەر بووە لە یەکلاکردنەوەی ناکۆکیە سیاسیەکان. بۆ پرسی سەرۆکایەتی هەرێمیش زۆربەی لایەنەکان هیواخوازن بەر لەوەی پەنابەرنە بەر لایەنی نێودەوڵەتی خۆیان چارەسەری بکەن. هەر هەولێکی ئاشتی خوازانە، هەر هەولێکی مەدەنیانە کە بگیرێتە بەر بۆ ئەوی بتوانین ئەو پرسە چارەسەر بکرێت زۆر ئاساییە و ئێمەش پشتیوانی لێ دەکەین UNB وڵاتانی یەکێتی ئەوروپا بێن بۆ ڕاوێژ بۆ پرسیار بۆ ئەوەی بتوانین هاوکارمان من بۆی بتوانین لەو پرسەیدا ئێمە بە سازان یاخود پرسوڕایان پێ بکەین تا بتوانین ئەو کێشەیان پێ چارەسەر بکرێن. بۆ یەکلاکردنەوەی پرسی سەرۆکایەتی هەرێم تا ئێستا دایان کۆبوونەوە ئەنجام دراوە و چەندین پرۆژە پێشکەش کراوە، بەڵام لایەنە سیاسیەکان ڕێک نەکەوتون. ئەگەر کۆبوونەوەکان بەم جۆرە بەردەوام بێت، وەک بەشداربوویەکی کۆبوونەوە پێنج قۆڵەکان دەڵێت، ناچار دەبن پەنابەرنە بەر لایەنی نێودەوڵەتی. هاوکاریاسین NRT سلێمانی.